ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە مەراسیمی ڕێزلێنان بۆ قوتابی سەرکەوتنەکانی قۆناغی 12 ئامادەی و نوێی بنەڕەتیمان ساز کرد لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران کە بۆ ئەمساڵ 9 قوتابی یەکەم و دووەم و سێم بوون وەلەو 9 قوتابیانەش سێمی سەرهەرێمیش هەر لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بوو بۆیە لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی خاننجی کراویش ئەویش ڕێزیان لێنرا بۆ ئەمساڵ ئەمەش بە هاوکاری کۆمەڵێک لە دەستگا حکومی بوو لەگەڵ کۆمپانیا کە توانیمان ئەو مەراسیمە لەم دۆخەنە هەموارە لە بواری داراییە وەڕێک بخەین. زۆر خۆشحاڵم بەوەی کە متوانیمە لە پۆلی 12هەمدا نمرەیەکی بەرز بەدەست دەبین و ئاسێکی بەرز پێشکەش بکەم هەروەها دەمەوێت سوپاسی خانەوادەکەم بکەم بە تایبەتیدا کوباکم کە زۆر ماندوو بوون لەگەڵ منە هەروەها دەمەوێت سوپاسی یەکێکی مامۆستاکانی خۆم بکەم کە ئەوانیش زۆر ماندوو بوون لەگەڵ مندا لەم ساڵە دوور درێژەدا. ئەکو هەر خوێندکارێکی سەرکەوتوو منیش پرۆگرامی تایبەتی خۆمان هەبە بۆ خوێندن و ئێمە ڕۆژانە 6 بۆ 7 کاتژمێر سعیمان کردووە و هەروەها لە ڕۆژانی پشوو ئەو ڕۆژانەیەکەوە ئەزدرە نەماڵەوە بخوێنین بۆ 13 کاتژمێر تا 14 کاتژمێر ئێمە خوێندومارە و وازاتر شێوازی نووسینیشم بەکارهێنەوە.